ئێرە ساڵانێکی زۆر هێڵی بەریەکەوتن و شوێنی ڕژانی خوێنی سەدان ڕۆڵەی ئەم نیشتیمانە بوو. سەرەتای فەرمانڕەوایی هێزێکی هەرێم و یەکەمین بستەخاکی فەرمانڕەوایی ئەوی تریان بوو. هەر لێرە لەم ناحیەیە چەندین شەڕی براکوژی ڕوویاندا. زۆرترین ڕۆڵەی ئەم نیشتیمانە بوونە قوربانی ئەو شەڕە سەختانەی کە لێرە ڕوویاندا. 25 ساڵ لەمەوبەرو لە سیوێکی ئابی ساڵی 1996 ئێرە بوو بۆ مەیدانی شەڕی براکان. ڕووبارەیەک لە خوێن لێرەوە ڕیزی بەست بوو. دوژمنەکانیش ئاگری ئەو شەڕەیان بە خوێنی براکان خۆش دەکرد. لە سیوێکی ئابدا ئەو ڕۆژەی ئەگەرچی پارتی بە شانازی دەزانێت دەبا بە و تانک و زرێپۆشی دوژمن پەلکێشی ناوشاری هەولێر و باڵەخانەی شەرعیترین دامەزراوی کوردستان کران کە پەرلەمانی کوردستان بوو. لە سیوێکی ئابدا براکان بۆ یەکلایکردنەوەی کێشە و ناکۆکیەکانی خۆیان پەنایان بردە بەرهێنانی لەشکری دوژمنێک کە بە خوێنی سەری تاک بە تاکی کورد تینوو بوو. پارتی بە بیانووی ئەوەی یەکێتی دەستی سوپای پاسدارانی ئێرانی هێناوەتە نێو خاکی هەرێم پەنای بردە بەر سوپای عێراق و بەڕێککەوتنێک هەولێریان لەژێر دەستی یەکێتی دەرهێنا و تا ئێستاشی لەگەڵ بێت یەکێتی نەیتوانیوە هەولێر بکاتەوە بە ناوچەی جێنفوزی خۆی. لە دوای سیوێکی ئابوو بۆ ماوەی 40 ڕۆژ پارتی فەرمانڕەوا و تاکە بڕیاردەری هەرێمی کوردستان بوو. بەڵام لە دوای 40 ڕۆژ یەکێتی لە سنوورەکانەوە بە هاوکاری سوپای پاسداران هێرشی هێنایەوە بۆ کوردستان و بەشێک لە کوردستانی لەژێر چنگی پارتی دەرهێنایەوە و ئیدی لەوێوە دوو ئیدارەیی و دابەشبوونی کوردستان بووە ئەمری واقع. هەر بەهۆی ئەو شەڕە سەختانەی کە لەم ناوچەیە ڕوویاندا بە دیاریکراوی ئێرە بووە سنووری جیاکەرەوەی نێوان دوو زۆنەکەی کوردستان. لە سنووری ئەم دوو زۆنە لە نزیک ئەم شوێنە دوو بازگەی توندی پارتی و یەکێتی دانران. هەر کەسێک لە سنووری زۆنەکەی دیکەوە داخل دەبوو وەک ئەوە مامەڵی لەگەڵ دەکرا کە دوژمن بێت و لە وڵاتێکی بێگانەوە هات بێت. لە دوای وەسانی شەڕ هێزێکی ئاشتی پارێزی UN هاتنە ئێرە ئەوەش بۆ ڕێگریکردن لە دووبارە سەرهەڵدانەوەی پێکدادان لە نێوان پێشمەرگەکانی پارتی و یەکێتی. ئیدی کوردستان تا ئێستاش باجی ئەو شەڕە ناڕەوایە دەدات کە براکان بەرپایان کرد و دوژمنەکان هاتنە قوڵایی خاکی نیشتمانەوە. لێکەوتەکانی سیوێکی ئاب تا ئێستاش بەردەوامن. نەپارتی لە سلێمانی و نەیەکێتی لە هەولێر نەیانتوانیوە ببنەوە حیزبەکەی جاران و تا ئێستاش لەگەڵ هەموو گرژێکی سیاسیدا پەنا دەبرێتە بەرباسی جیاکردنەوەی ئیدارە و دیاریکردنەوەی سنووری دێگەڵا وەک سنووری نێوان دوو ئیدارە. ڕووداوەکانی سیوێکی ئاب تا ئێستاش وەک سێبەر بەسەر ئاسمانی هەرێمەوە وەستاوە و چەندین کاریگەری سیاسی و کۆمەڵایەتی و ئابووری و دەرونی لەسەر هەرێم و خەڵکەکەی دروست کردووە. هەر لێرە و لە دێگەڵا چەند ساڵ جارێک ڕێگری لە بەرپرسانی کوردستان دەکرێت بۆ ئەوەی بچنە بەشێکی تری هەرێم. سەرۆکی پەرلەمان و پەرلەمانتار و بەرپرسی باڵای حیزبی و حکومی کە یەکێک لە حیزبەکان ویستی هەبوو ڕێگە نەدات هیچ کام لەوانە بچنە سنووری ئەویترەوە ڕێگەیان پێنادات. هەر کە باز لە نەڕەزایی و خۆپشاندانیش دەکرێت ئیدی ئەم سنوورە تۆخ دەکرێتەوە و ڕێگە بە هەموو کەس نادەن لەو دی و سنوورەوە بێتە ئەم دی و سنوور. ئەوەی لە سیوێکی ئاب ڕوویدا ئەگەرچی هەمووان لە کاتە جیاوازەکاندا وەک خیانەتێک دەیدەنەوە بەڕووی پارتیدا، بەڵام پارتیەکان وەک بەشێک لە شانازیە مێژوویەکانی خۆیان ناوی دەبەن و پێیان وایە ئەو پارتی ئێستا یەکەم هێزی کوردستانە. بەرەنجامی سیوێکی ئابە و لێی پەشیمان نین. ئیلهامی مانەوەیان بەو پێگەی ئێستاوە لە چاوی سیوێکی ئاب دەبیننەوە. مێژووی کوردستان پڕیەتی لە شەڕی ناوخۆ و خیانەت و خۆخۆری، بەڵام زیاد لە هەمویان سیوێکی ئاب و ڕووداوەکانی دوای ئەو ئازاری تاک بە تاکی کورد دەدات و ئاسەوارەکانی بە ئاسانی لەسەر دڵی تاکی کورد ناسڕێتەوە، چونکە جگە لە ڕشتنی خوێنی هەزاران ڕۆڵەی کورد دەستی بێگانە و دوژمن پەلکێشی نێو خاکی هەرێم کرا و لەو ساوە تا ئێستا ئەو ئازارە بەردەوامە و هەر بەردەوامیش دەبێت. لیاندن و دەستیان لێمە پارێزن بڕۆن بۆ پێشەوە. ئەی پێشمەرگە قارەمانەکانی کوردستان لە ژێراڵای پارتیە پێشەوەکەمان. ڕۆژانێک هەبوون لەگەڵ سوڕانی میلی رادیۆکاندا ناوی دێگەڵا بەرگوێی تاک بە تاکی ئەم هەرێمە دەکەوت و هەر لە دێگەڵەوە هەواڵی ڕژانی خوێنی پۆلێکی دیکە لە پێشمەرگەکانی کوردستان بڵاو دەکرایەوە. ئێستاش و ئەوساش نەمانزانی ئەم شەڕە لە پێناو چی بوو بێجگە لە هەڵپەی داگیرکردنی سامانی ژێرزەوی و سەرزەوی ئەم خاکە.